هێرشی داگیرکاری دەوڵەتی فاشی تورک و هەوڵی نانەوەی شەڕی کورد بە کورد. ئێمە وەک دەستەیەک لە هونەرمەندان و چینە جیاوازەکانی شاری سلێمانی ڕای دەگەێنین کە دژ بە هەر هێرش و داگیرکاریەک دەوەستینەوە کە بکرێتە سەر هەرێمی بە خوێن ئازادکراوی کوردستان و دژی هەر لایەنێکین کە دەبێتە هۆکاری شەڕی کورد بە کورد. بۆیە ئەم دەستەیە بانگەواز دەکات بۆ ڕێپێوانێکی سەرتاسەری لە هەرێمی کوردستان. ڕۆژی پێنجشەممە 7/6/2021 کاتژمێر 5 ئێوارە لە شەقامی سالم بەردەم باخی گشتی وەکو ئەم بەڕێزانی لێرە ئامادەن و زۆر لە چین و توێژەکان ناڕازین بەم بارودۆخە سەختەی هاتوۆتە پێش شەڕێک بەردەرگای هەرێمی کوردستانی گرتووە. بانگەشەی ڕێپێوانێکی هێمنانە و ئاشتی خوازانە دژ بە شەڕ دژ بە شەڕی ناوخۆ و دژ بە شەڕی داگیرکاری دەوڵەتی تورکەکەین ڕۆژی پێنجشەممە کاتژمێر 5 ئێوارە لە بەردەم باخی گشتیەوە. لێەوە بەڵێ ڕێپێوان دەست پێکات بۆ شەقامی سالم بۆ سەوەڵەکەی سلێمانی. کاک ناسەر ئەگەر وتەیەک لێ بفەرموو. گیانکە زۆر زۆر سپاس بۆ هەر هەمووتان. وەرە ناوەڕاست کاک ناسەر ئەلبەتە لە من گەورەتر هەیە لێرە دەبوو ئەوان قسەیان کردایە بەڵام تکە ڕێستانەیە پێم وابێ هەمومان هەر کوردێک کە کەرامەتی نەتەوەیی هەبێ لەگەڵ ئەو شتەیە کە ئێستا کاک برایم زەحمەتی کێشا و خوێندیەوە. بارودۆخی کوردستان بارودۆخێکی ئەنگوست لە چاوە خەریکە بە پرۆسەیەکی زۆر زۆر ناسک و مەترسیداردا تێدەپەڕێ. من پێم وابێت ئەوەی کە کورد بێت ئەوەی کە مەسەلەی نەتەوایەتی بۆ گرنگ بێت ئەوەی کە ڕزگاری کوردی بۆ گرنگ بێت دەبێت بەدەم ئەم بانگەوازەوە بێت دەبێت ئاگای لەوە بێت ئەگەر ئەم باشووری کوردستانە کە ئێستا ئێمە ئەمەمان هەیە و ئەمە جێگای دڵخۆشیە بۆ هەموو پارچەکانی کوردستان ئەمەمان لە دەست بچێت بۆ هەتایە ئیتر ئێمە چاومان بە هیچ شتێکی تر ناکەوێتەوە. تکایە بەدەنگ ئەم بانگەوازەوە بێن چونکە پرسگرێکی کورد پرسگرێکێکی زۆر زۆر مەترسیدارە و خەریکە بە ڕێگایەکی زۆر زۆر خەتەرناکتا تێپەڕ دەبێت. سپاس بۆ ئێوەی بەڕێزەر هەمووتان کاک مستەفا ئەحمەوەگەر کاک مستەفا فەرموو. شەڕی خۆکوژی نەبراکوژی لە ڕاستیە میلەتی ئێمە کە تا هیچ شتێکی بەدەست نەهێناوە هیچ کیانێک هیچ ئازادیەک هەمووی ئەوە بووەکەوە کەس لە ئێمە زۆر لە سەرکردەکان یەکتریان قوبوڵ نەکردووە حیزبەکان یەکتریان قوبوڵ نەکردووە برابرای قوبوڵ نەکردووە هەر ئەوە بووە هۆی ئەوەی کەوا میلەتی کورد بەم دۆخە تێپەڕیوە. ئێستاش ئەم بارگرژەی کەوا ڕوویداوە لە کوردستانە ئەمە بەفیتی دوژمنانی کورد بەفیتی داگیرکەرانی کوردستان ئەم ئاژاوە و ئەم بشێویانە ئەنێنەوە. ئێمە لێرەوە پێیان ئەڵێین تکاتان لێ ئەەکەین ئەگەر لە شەڕەکانی ترە ئەگەر لە پێشووە هەرچی شتێکی قێزەون و ناشرینتان کردووە و کەس نەسیحەتی نەکردوون ئێمە لێرەوە پێتان ئەڵێین نەفرەت ئەەکەین لەو بارگرژیە نەفرەت لەوەی کەوا برابرا بکوژێ کورد بکوژێ نەفرەت لە شەڕی خۆکوژی. هیوادارین حیزبەکانی کوردستان سیاسیەکانی کوردستان بە دڵێکی فراوان بێن بەدەنگ ئەم بانگەوازەی ئێمەوە بۆ ئەوەی جارێکی تر برابرا نەکوژێ. پێشمەرگەی هیچ پارچەیەکی کوردستان فیشەک نەنێ بە پێشمەرگەی پارچەیەکی ترەوە. ئێمە هەموو یەک میلەتین یەک کوردستانە لەبەر ئەوە داواتان لێەکەین پشگیری لەم داوایی ئێمە بکەن. ئەمە داوایەکی نەتەوەیی و ئینسانیە چونکە لە ڕاستیە ئێمە هەرچی شتێکمان بەسەر هاتووە و هەموو نووسستەکانی کە تووشمان بووە لە نەتیجەی ناکۆچی و ناتەبایی خۆمانەوە بووە. با ئێستا
ئەم جارەتە بابین برابین دەستخێنە ناو دەستیەک هەمومان هەوڵ بین بۆ کورد بۆ کوردستان زۆر زۆر سپاس. بەڕێزان لێرەوە مانەوێ ئەوش بڵین وەک ئامادەکارانی ئەم کۆمیتە هونەریە بە ناوی هونەرمەندانیشەوە داوا لە هەموو هونەرمەندانەکەین لە شاری سلێمانی و باشوور بەدەنگ ئەم داوایەوە بێن بۆ خۆپێشاندانێکی هێمنانە لە بەردەم باخی گشتیەوە بۆ شارڕەی سالم کە سەهۆڵەکە ئەکات. هەر هەموو هونەرمەندان لە هەر هەموو تاکی کورد لە ژن و لە پیاو لە دایکانی جگەر سوتاو لە پێشمەرگەکان لە ڕۆڵەی پێشمەرگە لە ڕۆڵەی شەهید داواتان لێ ئەەکەم تکاتان لێ ئەەکەم ئێمە بە خۆمان نازانین داگیر کراوین تکاتان لێ ئەەکەم وەرن هەڵوێز وەرگین ئەمەوێ هەر هەموو هونەرمەندان ڕووناکبیران ڕۆشنبیران هەموو تاکێکی بە ئەخلاق بە شەرەف دڵسۆزی ئەم وڵاتە ئەم خاکە داوا ئەەکەم ڕۆژی پێنجشەم هاو هەڵوێز بن لەگەڵمان پشتمان بگرن با هەر هەمومان بە یەک دەنگ دژی داگیرکاری ڕاوەستین. ئەم داگیرکاریە بۆ من نییە بە تەنیا بۆ تۆ نییە بۆ هەموو کووردە بۆ هەموو تاکێکە بۆ بەزایەدانی خوێنی شەهیدان و شۆڕشەیەک لە دوایەکەکانی کوردستانە تکاتان لێ ئەەکەم بەرپرسەکان تکاتان لێ ئەەکەم مەسئولەکان دڵتان خۆش نەبێتە لارەکانتان بەرزترە بێ ئەگەر دوژمن بێ دارێک ببڕێتەوە پێش هەموو شتێ تۆ ئەبڕێتەوە بیر و باوەڕی تۆ ئەبڕێتەوە ئەگەر بیاوێ پستێک داگیر بکە پێش ئەوەی کوردستان داگیر بکە ماڵەکەی تۆی لە بەرنمەیە کە وێرانی بکە تکاتان لێ ئەەکەم وەرن خەمی گیرفانتان نەبێ خەمی خاک و وڵاتتان بێ خەمی خوێنی شەهیدانتان بێ دەمێک ساڵە ئێمە ئەم وڵاتە بە خوێن ئازادەکەین دەمێک ساڵە بۆ ئەم بستە هەوڵە دەین بستێکی بچکۆلەمان هەیە لە چوار پارچەی کوردستان پیلانی دوژمنە ناوی هەرێمی کوردستان نەمێنێ کە ناوی هەرێمی کوردستان نەما من و تۆ و مەسئولێک و جاشێک و باشێک هەر هەمومان بە یەکەوە ئەسووتین بە یەکەوە ئەخنکەین بەر لافاوەکە ئەکەوین تکاتان لێ ئەەکەم هەمومان با بەرەنگار بینەوە لەگەڵ سووتانی دارێکە با بسووتێن لەگەڵ بڕینەوەی دارێکە با ناخمان بریندار بێ داواتان لێکەم ڕۆژی پێنجشەم هەر هەمومان لێرە کۆبینەوە دژی دوژمنی داگیر کرد.